لە کۆریاوە تەواوی سنوورەکانی بڕی و لە تەواوی ماڵەکاندا خزمەتی کرد. ئەمە چیرۆکی کۆمپانیای LGە. کۆمپانیای LG یەکێکە لە بەناوبانگترین کۆمپانیا کۆریەکان لە بواری ئەلکترۆنی و ئامێرەکانی ماڵەوە کار دەکات. نوێترین تەکنەلۆژیاکان کە ڕۆڵێکی باش و سەرەکی لە بازاڕەکانی جیهاندا دەبینن لە ڕێگەی کۆمەڵێک لەم کۆمپانیایانەوە دەخرێنە بازاڕەکانی جیهانەوە. دامەزرێنەری ئەم کۆمپانیایەش کۆن ئینهویە کە لە ساڵی 1906 لەدایک بووە. هەر لە منداڵیەوە بیری لای ئەوە بوو کە بتوانێت کارێک بکات کە داگیرکەرانی ژاپۆنی لە وڵاتەکەی وەدەرنێت، بۆیە هەمیشە لە هەوڵ و تێکۆشاندا بوو. ئینهوی لە ساڵی 1926 وەک بەڕێوەبەری کۆمەڵەی هاوکاری کاری کردووە. ئەوەش بە سەرەتای دەستپێکردنی و ئاشنابوونی بوو بە جیهانی بازرگانی. دوای چەند ساڵێکیش بە دیاریکراویش لە ساڵی 1931 یەکەمین پرۆژەی خۆی بەناوی مرواری پێشکەش دەکات بە یارمەتی کۆمەڵێک ڕێکخراوی بازرگانی. دواتر لە ساڵی 1953 دەتوانێت کۆمپانیایەکی تایبەت بەناوی لەکی کیمیکال کۆمپانی دابمەزرێنێت. ئەو کۆمپانیایەش دەبێتە یەکەمین کۆمپانیای کۆری لە بواری پیشەسازی پلاستیکدا. سەرکەوتن و کارەکانی هەر بەوە نەوەستان. لە ساڵی 1959 کۆمپانیایەکی تری بەناوی گۆڵد ستار دامەزراند کە گەورەترین هەنگاوی سەرکەوتنەکانی بوو. ئەو کۆمپانیایش لە ئێستادا ناوەکەی بە LG ئەلکترۆنیات ناسراوە. لە ئەنجامدا توانی یەکەمین رادیۆ دروست بکات کە تایبەت بێت بە کۆریا، لەسەری نووسی لە کۆریای باشوور دروست کراوە. لەو ماوەیەدا چەندین کەلوپەلی کارەبایی تری دروست کرد. لە ژێر ناوی کۆمپانیاکە فرۆشرا. گرنگترینیشیان دروستکردنی یەکەمین بەفرگر بوو لە ساڵی 1965دا. جگە لە کۆمپانیای LG چەندین کۆمپانیای تری بەڕێوە دەبرد. تەنانەت ماوەیەکیش سەرنووسەری هەواڵە نێودەوڵەتیەکان بووە. دواتر لە ساڵی 1969 توانی ڕێکخراوێکی ڕۆشنبیری دابمەزرێنێت. کاتێک ناوی کۆمپانیای LG دەهێنین ناکرێت باسی ئەوە نەکەین کە یەکێکە لەو کۆمپانیایانەی کە پلەی یەکەمی هەیە لە بەرهەمێنانی ئامێری جلشۆردا. هەروەها یەکەمین کۆمپانیاش بووە کە پێشنیاری دروستکردنی هێدفۆنی وایەرلێسی کردووە. LG لە ساڵی 2009 بوو بە دووەمین گەورەترین بڕاندی بازرگانی بۆ تەلەڤیزیۆنەکانی جیهان بە بەکارهێنانی تەکنەلۆژیای LCD و هەروەها لە ساڵی 2011 توانی تەلەڤیزیۆن بە تەکنەلۆژیای سێڕەهەندی دروست بکات. لە ساڵی 2018 فرۆشی کۆمپانیای LG گەیشتە 54.4 ملیارد دۆلاری ئەمریکی. ئەمە چیرۆکی کۆمپانیای LG بوو، ئەو کۆمپانیایی کە خاوەنەکەی تەنها و تەنها بە هەوڵدان توانی پێی بگات.